ئەم پیاوە بە ساڵا چووە هاوڵاتیەکی ناحیەی بەرزنجەی پارێزگای سلێمانیە. بەهۆی تێکچوونی تەندروستیەوە 3 ڕۆژە لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی ماوەتەوە، بەڵام چارەسەری وەرنەگرتووە. هاوکات خۆی و کەسوکارەکەشی پاڵپشتی کارمەندە مانگرتووەکان دەکەن و ڕەخنەی توند لە سەرۆکایەتی حکوومەت دەگرن. هەروەها پزیشکانیش دەڵێن مانگرتنیان لە دژی هاوڵاتیان نییە و بەرپرسیارەتی هەر حاڵەتێکی نەخوازراویش دەخەنە ئەستۆی حکوومەتی هەرێم. وەڵامە 3 ڕۆژ من نەخۆشم هاتم بۆم خەستەخانەیەکی حسابێکی بۆ نەکردم، کەس نەبوو بێ بەدەمەوە ئیتر هاتمەوە دەرەوە 3 ڕۆژ نانم نەخۆش بوو. وەڵا وەعزم باش نییە، وەعزم تاو شەڕ وێرانم. هەتاکەی ئەو میلەتە ئاوا لێکەن دکتۆری داما و بۆچی ئاوای لێکەن؟ من باپمەوە تا خەریکە ئەمرێت، یعنی هێناومە هیچ دکتۆرێک ناتوە خۆ دەستخۆشیان لێکم هەقی خوانە موشیان نییە بەچی بێن بۆچی بێن حەق دەستخۆشیان لێکم، بەڵام ئەو حکومەتە گاندەڵە دزە مافیایە هیچ نەما. لە ئەستۆی ئەم دەسەڵاتە مافیایە لەبەرەوەی ئێمە لە دژی نەخۆش ئەمەمان نەکردووە بەڕاستی ئێمە هەتاکو چەند ئێستا یعنی دامان بۆ خۆمان گێت بەڕاستی یعنی جامەکە زۆر دەمێکە لەسەری ئەڕژێت. ئێمە تەنها وتمان لەبەر خاتری ئەوەی کە ئێمە خزمەتی نەخۆش ئەەکەین لەبەر خاتری ئەوەی کە وجدانی خۆمان ئاسوود دەکەین. کارمەندانی تەندروستی هۆشیاری دەدەنە حکوومەت کە تەنها بۆ چارەکە موچە نەهاتوونەتە سەر شەقام، بەڵکو ئامانجیان هەڵوەشانەوەی پاشەکەوتی موچە و گۆڕینی گوزەرانی هاوڵاتیانە. داواش لە هاوڵاتیان دەکەن بۆ داواکردنی مافەکانیان هاوشەوی پزیشکان و کارمەندانی تەندروستی بچنە سەر شەقامەکان. بەڕاستی ترسێکیان لێ نیشتووە بەوەی کە پایتەختی هەرێمی کوردستان کە شاری هەولێرە هاتوونەتە خەت و خۆپیشاندانەکەن. ئەوە بۆ ئێمە پاڵپشتێکی زۆر زۆر گەورەیە، بۆیە بێدەنگی ئەوان ئەوە ناسەلمێنە کە ئێمە بێدەنگ بین لە خۆپیشاندان بەردەوام ئەبین هەتاوەکو مافی خۆمان ئەسەنین. داواکاری ئەوەکەین کە پاشەکەوت لا ببرێ، بەڵکو ئێمە ئەو موچەی چەند وەختە هەمان بووە پاشەکەوت کراوە مەسیری بۆ دیاری بکرێ. ئەبێ بمانێنێ ئەمەش یەکەم جاریان نییە مانگێک نییە و ئێمە بینە سەرجا دەوا بکەین. ئەمە تقریبان 3 ساڵ زیاترە وا ئەبێ بە 4 ساڵ لەبەرەوەی تر خەڵک تەحملی نەماوە. ئەمە لەبەر هەر لەبەر پزیشکەکانی لەبەر خەڵکیشە مافی خەڵکیشە تاقە هەموو خەڵکیش بێتە سەرجادە و داوای مافی خۆیان بکەن. داوا لە بنەماڵەی بارزانی تاڵەبانی یەکەم لەگەڵ هەموو حیزبەکانی کە خۆیان کە هەندەیە بێنە سەر جادەوەکو ئێمە لە ناو خەڵکا بن. چۆن نێچی دەڵێ ئێمە ئەگەر کەس دە پشتم خۆپیشاندانە نەبێ ئەچی ناو خەڵک ڕاست دەکا بابێتە ناو خەڵک بڵێ من وازە پۆستەکەم هێنم منیش لەگەڵ ئێوەم، بەڵام ڕاست ناکەن درۆکەن هەمیان. سەرڕای دواکەوتن و پاشەکەوتکردنی موچەکانیان هەر لە سەرەتای قەیرانی داراییەوە پزیشکان و کارمەندانی تەندروستی وەک ئەرکێکی مرۆڤانە بەردەوام بوون لە چارەسەری هاوڵاتیان لە نەخۆشخانەکاندا. بەڵام لە ئێستا بەدواوە پزیشکان و کارمەندانی تەندروستی دەڵێن جامی خۆراگریان پڕ بووە و لێی دەڕژێت. چی دیکە با بەڵێنی ناڕاستی حکوومەت فری و ناخۆن و بەردەوام دەبن لە مانگرتن و بایکۆت تا کۆتایی بە سیستەمی پاشەکەوتی موچە دەهێنن. ئێحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.